ساڵتا لێ بێم کاتتان باش بینەر و بیسەر خۆشەویستەکانم خۆشحاڵم ئەڵلقەیەکی نوێتان پێشکەش دەکەم لە ئێوارانی سلێمانی لەم ئێوارەیە تایبەت لە خزمەت زمان و ئەدەبیاتی کوردیدا دەبین و هەروەها لەگەڵ پارێزەرانی زمان و ڕێزمانی و ئەدەبیاتی کوردیدا دەبن لەگەڵ هاڕاتی زادە کە لە ستۆدیۆ لە لا میوانە زۆر باس و بابەتی تایبەتتان پێشکەش دەکەم دڵنیام هەموو خۆشەویستانی ئەدەبیاتی کوردی و هەموو ئەوانەی کە بەتەنگ کللتور و نەتەوایەتی و نەتەوەی کوردەوەن دڵتان دەگەشێتەوە لەم پرۆگرامە. زۆر بەخێر بێت، زۆر خۆشحاڵم لێ دەتان بینم مامۆستا. زۆر سپاس کاکە دیاری، زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان کەناڵی سلێمانی، زۆر سپاس بۆ هەموو کارمەندە بەڕێزەکانتان. سپاس بۆ جەنابتان. هاڕاتی زادە بەرهەمەکانت زۆرێک لە نووسینەکانت بەم ناوەوە لە نێو خەڵکیدایە و دەیناسن و دەزانن، بەس من لەوە قوڵتر دەمەوێت بزانم ئەم نازناوە ئەم ناوە کێ لێدان و واتە و زیاتر وردەکاریم لەسەر هاڕاتی زادە دەوێت. هاڕاتی زادە نازناوێکە خانەقای نوربەخشی بۆیان داناوم بە ناوی بڵێن شێخ و مرشیدی طریقەتی نوربەخشی کە کۆنترین طریقەتە لە کوردستانە، تقریبا 900 ساڵ پێش ئێستا هاتووەتە کوردستانەوە، خزمەتی بڵێن بە ئەدەبیاتی شیرینی کوردی کردووە. ئیتر طبعا خۆم الحەمدولله ئەهلی تەسەوفم لەوێ وتیان بەخوارە بێ ئەو ناوەمان لێ قبوڵ بکەی، ئیتریان ناوێکی تریان ئەوە، ئیتر منیش بە حەقەت خۆم حەزم لێ نەبوو بە ناو ئەمانە زۆر جار بۆیان داناوە، بەس لەمایە وتیان بەخوا کاکە شاعرانی هاوڕێشم، وتیان کاکە تۆ هەرە بێ نازناوێکی دەبێت، ئیتر وەڵا ئەو نازناوە بە قسمەت و داشم نایتر نازناوێکی جوانە، نازناوێکی شیرینە و تقریبا نەشێتەوە سەر سیڕەتی باپیرانی خۆشمان، ئەوە ژەر شتێکی باشە. بە دڵنیاییەوە هەم بەڕێستان ئێوە خۆتان دەنووسن و لە نێو وشە و پیتە کوردەکانە قاڵ بوونەتەوە، ئاوازێکی وتنی خۆشی هەیە و واتە و ئەوەی وردەکارێکی دیکەشی لە لای خۆتانە لە سەرتاوە گوتت بە دڵت نەبوو، واتە دوایی کە لەگەڵی ژیایت و بەرهەمەکان چۆ لای خەڵکی ئێستا هاڕاتی زادە لای تۆش خۆشەویستە. بەڵێ قوربان، هەر زۆر زۆر ینی تایبەتە لام بەڕێزت. اینجا من لەگەڵ بەڕێزت بە دڵنیاییەوە ئەگەر باس لە نووسین و باس لە ئەو ئەدەبیاتە بکەین کە ئێوە ساڵانێکی زۆر و ئەزبوونێکتان هەیە لەگەڵی زۆر باس هەیە، بەڵام لەمانە قوڵتر و گرنگتر کە وەکو پێش پرۆگرام دانیشتنێکمان کرد پێم خۆش بوو ببێتە جێی سەرنج و باس و بابەتی پرۆگرامەکەمان ڕێکخستنی ئەو فستیڤاڵ و ئەو کۆڕووکۆبوونەوانەیە کە ئێوە لە پێنا و پاراستنی زمانی کوردیدا هەنگاوتان بۆ ناوە. جا هەبێ لەوە و سەرەتای ئەوە دەست پێ بکەم چۆن ئێوە بیرتان لەوە کردەوە وەکو شاعیران و وەکو نووسەرانی ئەدەبیات ئەم کۆبوونەوە و گرتبوونێ دروستکەن لە کوردستانی گەورە لە هەموو شوێنەکانەوە، ئێوە چۆن سەرەتایی دەستپێکی و بیرۆکەم بۆ باسکەیتەوە؟ وەڵا ئێمە بە حەقەت کاتێکە خزمەتی ئەدەبیاتی شعری کوردیمان کردووە بە دڵ و بە گیان، یعنی بە دڵ سۆزانە نەک بڵێن خوا نەخواسە بۆ بەرژەوەندیە یان بۆ ئەوەی شعرەکانمان بکرێتە گۆرانی یان شعرەکانمان لە کتێبا بڵاوبێتەوە بۆ ئەوانە نەمان کردووە، بەس تەنها حەزمان کردووە خزمەتێک بە ئەدەبیاتی شیرینی کوردی بکەین. سەبارەت بە ناوەڕێکی پرسیارەکانشی ئێمە لە گروپی دیوەخان لە گروپی پێنووسی تۆ کە ئەو لە 2012 دانراوە کاک ڕزگار شاشین دایناوە و کۆمەڵی ئەکادمیای شاعرانی کوردستان، زۆر لە هەندێک گروپەکان ئێمە کە فستیڤاڵ بڵێن کۆڕی شعریمان بەستووە، پێشبڕکێی شعریمان کردووە بۆ شاعران بزانین چ شاعیرێک شعرەکەی جوانە، چ شاعیرێک زمان ئەپارێزێ، چ شاعیرێک بڵێن ناوەڕۆک و بەهرەی شعری تایە تاکو بیانینە پێشبڕکێکانەوە. چەند وەختە خەریک بووین ئەلحەمدولیلا ئیشێکی باشمان کردووە، توانیومانە ئەو شاعیرانی کە شعریان جوانە تۆزێ دەرکەون، ئەو شاعیرانەی کە زمان ئەپارێزن بە تایبەتی ئێمە ئەوانەمان دەرەجە داوە پێیان، ئێمە بڵێن وەکو لیژنەیەکی داوەری من و کاگەمان جواقعی و مامەسا عومەر و کاک شێخ ئیدریس و کۆمەڵێک مامەسای بەڕێزتر بەکو کاکەنن و ئەمانە ئێمە بڵێن هیچ نین، خزمەتکارین، بەڵام وەکوەی کە ئێمە زیاتر ساڵانێ خزمەتمان کردووە، زیاتر شارەزایان لە شێعری عروضی و ئەدەبیاتە، تۆزێ ئەو شەرەفەیان بە ئێمە بەخشیوە. دوای ئەم خزمەتە زۆرانە بیرمان کردەوەتمان ئێمە بۆچی بەس لە گروپەکان و دەهینەکانەوە بۆچی نینە پراکتیکی، ئێمە کە لە گروپەکانەوە خزمەتی ئەم شاعیرانەکەین بۆ نینە ناو ساحەکەەوە بە شێوەیەکی پراکتیکی لە کۆڕەکانە لە فستیڤاڵیان بۆ سازکەین بۆ ئەم شاعیرە بەڕێزانەمان. ئیتر وابزانم پێرار بوو
عریزەیەکمانە لە حکوومەتی هەرێمەوە کە ئێمە بەنیازین فیستیڤالێک دامەزرین بەناوی فیستیڤالی ئەدەبی کوردستانی گەورەوە بۆ هەر شارپارچەی کوردستان و هەر شاعیرێک لە کون و قوشبنی ئەم کەونەیە شاعیر بێت و بە زمانی کوردی بنووسێت ئێمە لە ڕێگەی فیستیڤالەوە هەڵسەنگانی بۆ بکەین و بیناسیێنین بە حەقەت ئەلحەمدولیلا توانیمان یان ئێمە سەری چوارەم فیستیڤالمانە کە هاتوینەتە مەیدانەکەەوە بە شێوەیەکی پراکتیکی لەخوا بەزیا بێ شاعیرانێکی زۆر بەرهەمیان ناردووە و ئێمە هەموو جارێ بە دوو لیژنەی داوەری تۆکمەوە لیژنەی پرۆفایل لەگەڵ لیژنەی هەڵسەنگاندن ئەم دوو لیژنەیە ئیشان ئەوەیە هەر شاعیرێک ڕێزماشکێنی بکات بۆ بەرژەوەندی خۆی زۆر شاعیر هەیە لەگەڵ ڕێزم لە پێناو مۆسیقای شعرەکەیە قاچ و قوچی شعرەکە قەتعاکە هەندێک کەس هەیە بەس بە شێوەیەکی بازاری ئەینووسێ خۆ حەقی خۆیانە هەر چۆنێ شعر بنووسی ئەوە مافێکە بەڵام کاتێک کە ئیتە سەر ئەدەبیاتی شعر و وەکو شاعرێکی نەتەوەکەت خۆت ئەناسێنیت پێویستە ئەوەی ئەو بنەما بنشینانەی ئەدەبیاتی نەتەوەکەت داوات لێ ئەکا لە شعرەکە تا ڕنگ بداتەوە ئەبێ پابەندی بنەماکانی شعر بی یەکەم شت کە شاعیر پێویستە پابەند بێ پێوەی پاراستنی زمانە ئەگەر شاعیر نەتوانێت زمانەکەی بپارێزێت لەوانەیە ناڵێم شاعیر نییە بەسەوە کەم تەرخەمیەکی کردووە لێپرسینەوەیەکی بڵێن ئەبێ لەگەڵ بکرێت لە بەرەوەی پێی بڵێ کاکە تۆ خۆت چاکە لە بەرەوەی شاعیری ئیشی شاعیر پاراستنی زمانە کاتێک تۆ زمان ئەشتێنی لە پێنا بەرژەوەندی خۆت کاکە جان ئیستۆپ دەستان خۆش بێت نمونەی ئێوە زۆر بێت ئەو گرنگی ئەم فیستیڤاڵانش بەڕاستی لێرەدایە ئەو وەستاندنە بۆ ئەوەی کە بەبەستێتی بەڕێزت زۆر جوان وتت ئەوەی کە بەبەستێتی شاعر بنووسێ ئەگەر بۆ دەربڕینی هەست و سۆزی خۆیەتی ئاسایی ئەو کەس ناتوان ئەمە ڕێگری لێ ناکرێت بەڵام کاتێک کە تۆ دەوێت بێتە ژێر چایە و سێبەری ئەدەبیاتی نەتەوەیەکی خاوەن مێژوو لێرە دەبێت ئەو ڕێچاو یاسایانە بەڕێ بکەین جا من ئەمە پرسیارێکی کەی لەلا دروست کردم ئێمە کە لە شاعیرانی گەورەمان وە کە بەشێکی زۆر باش و جوانیان لە ڕێزمان و لە وشەسازی و لە ئەدەبیات کە بە ئەدەبیاتی خۆیان بۆیان نووسینێتەوە باسی سەردەمانی پێشوو دەکەم هەر بەرمونە لە نالی و سالم و کوردیەوە ئەوان زۆر بە وردی هاتوون نووسیویانە تا چەند شاعری ئێستا هەست بەو بەرپرسیارەتێ دەکات لە کاتێکا کە هەر خۆی ڕەنگە لە بیرۆکە و لە دیدگای ئەوانیشەوە حەزی لە نووسین کردبێ تا چەند شاعیرانی ئێستا هەست بەو بەرپرسیارەتیەی ئەوانەکەن کە پێشووتربان بۆیان بەجێهێشتوین پرسیارێکی گرنگە قوربان ئەمەی ئێستا کەڕوو ئەیا بۆ نمونە من یەکیان شەخسی خۆم چەند جار بڵێن بە هەڵایە ڕۆشتوم یەکسەر شاعیرانی لە خۆم شارەزاتر ئیستۆپیا پێگرتوم کاکە بیوێسە ئەوە لەوێ لاداوە ئەم شاعیرانی کە ئێستا هەن لەسەر ڕێچکەی ئەو شاعیرە کۆنانەی وەکو حەمدی مەحوی نالی سالم بێسارانی خانی بڵێن ئەو شاعیرە مەزنانی کە هەبوون تەمەن لەوانەیە لە زمانی ئەوانە هەزارەها شاعیر هەبوو بێت ڕاستە لەو هەزارەها شاعیرە تەنها کۆمەڵێک شاعیر دەرکەوتن وەکو نالی و مەحوی سالم و ئەمانە نالی شعرەکانی سەیرەکەی کوردیەکی پەتیە زۆر بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی عروزی شعری نەخشانووە سەیرەکەی چەند دبلۆم و دکتۆرای لەسەر وەرەگرن لە ئێستا کە خۆشی نەماوە یان حەزرەتی مەحوی کە پارتاییەکی گەورەی لە ئەدەبیاتی کوردیا داگیر کردووە یعنی هیچ کەسێک ناگات شان نایە لە شانی حەزرەتی مەحوی کە پارتایەکی گەورەی کردووە هەم لە قەزەی منازار لە ئەهلی تەسەووف بووە هەم خۆشی کابرایەکی عالم و شاعیرێکی بەرەدار بووە ئەمانن کە بوونەتە سەرچاوەی ئێمەی شاعیر کە چاو لەوان بکەین ئەم سەروەتە نیشتیمانیە دەوڵەمەندەی کە بۆ ئێمەیان بەجێهێشتووە ئێمەش بتوانین ئەو سەرمایە لە لووتکەیە بهێڵینەوە ئەو لەو لووتکەشە کە بهێڵینەوە بە تەنیا بەدەم ناکرێت ئەوە ئەبێت دەوڵەت بەڕێستان هەموو بڵێن خوێنەران و طەبەقەی شارەزایانی زمانی کوردی کە ئەبێ هەمووی بڵێن یەکگرتوو بین بۆ پاراستنی ئەو زمانە نەک بە تەنیا لایەنێک ئەبێ ئێمە ڕێگری بکەین لەم شاڵاوە شعری کە ئێستا بڵێن بەربڵاوە هەر یەکە بۆ بەرژەوەندی مۆسیقایەکی ئاوازێکی خۆشی خۆی گوێنایەتە ڕێزمان و زمان و ناوەڕۆک و بارێشار ئەوە وەکو ئەرزم کردیەوە ئارەزی خۆیانە خۆشمان بۆ هەڵانە تێپەڕین بەڵام کە لەخوا بەزیابێ مامۆسایانی لە خۆمان شارەزاتر وتویانە ئیستۆپ کاکەوە ڕێک ئێمە کەچینەوە ڕێک بووینەتەوە لەو بڵێن لەو بازنەیە
و ئێمە بەردەوامین لەو ڕێکبوونەوەیە ئەم فیستیڤاڵی ئێمەش کە سەرەتا باسی کرد تەنها ئامانجمان ئەوەیە شعری کوردی لە لووتکەیە بهێڵینەوە بیپارێزین لە هەموو شتێکی نەخوازراو. بەڵێ بە ئەزمموی بەڕێستان و ئەو چەند ساڵی تێتاپەڕانەوە لەگەڵ فیستیڤالەکەیە و کۆبوونەوەی شاعیران لە هەموو بەشەکانی کوردستانەوە بەڕێزت باست کرد پێم وابێت ئەمە دەبێتە سێم یان چوارم فیستیڤال چوارم فیستیڤال دەبێت هەر چواری لە باشووری کوردستان کراوە بەڵام بەردەوام لە ڕۆژەڵات و ڕۆژاوا و لە باکوورەوە میوانتان هەبووە وایە؟ قوربان لە فیستیڤالی هەولێرمان نوێنەری ئازەربایجان شاعری کورد هاتبوو بۆ ئەوێ بڵێ نوێنەری ڕۆژەڵات هەموو نوێنەرەکان هاتبوون بەڕێزە ئێستا لەم فیستیڤالە شاعری تیا بڵین لە ئەوروپاوە لە ڕۆژەڵاتەوە کۆمەڵە شاعری زۆر تقریبان 30 شاعری ڕۆژەڵات پێم وابێت شعریان نادووە لەو 30 شاعرە ئەگەر دە شاعریشان دەرچێ شعرەکانیان جوان بێ ئەوە ژەر سەرمایەیەکە. بەڵێ بەدڵنیە پێم وابێ هەمووشی ئێوە لەسەر ئەرکی شەخصی خۆتان و دامەزرێنەران و خاوەنبیرۆکەیان فیستیڤالە ئەم میوانە بەڕێزانە خزمەتەکەن. بەڵێ قوربانێمە تقریبان 30 کەسین سەرەتا کە دەستمان پێکردو 30 کەسین ئەم 30 کەسە ژەر هەمووی کەسانی ئەدیب و کەسانی بەمستەوا و خاوەنی پێگە کۆمەڵێکیان هەستاون بڵێن هاوکاریەکە نەرێکە و لە جێگەی خۆیەوە بر بڵێن بە پێی توانای خۆی ئەو میوانانێک کە لە دوورەوە ئێن ئێمە خینە سەر چاو سەر سەرمان یعنی نایاڵین بەڕوویەکی خوانەخواسە بەناوێک خەڵکمان لێ زیر بێ ئەلحەمدولیلا سپاس بۆ خوا سپاس بۆ ئێوەش کە پشتیوانیمانەکەن کە هەمیشە بڵێن کەناڵەکانتان لەگەڵمانان لە فیستیڤالەکانە ئەلحەمدولیلا توانیمانەوە لەو گلەیی ژەکرێ ئەڵێ کاکە چۆن ئەوە بێ سپۆنسەرەکرێ کاکە ئێمە مادام نیەتمان هەدەفی خزمەتە ئێمە شاعرین وەکو تەسەووفیش وەکو دەروێشی نادخۆرین ئەگەر بچین بۆ هەر شوێنێکی تر بەس لەبەر دەرگایە لە پاڵ دیوارێکە بە لە تەنانە ڕقێکی بێ ئێمە ئەژین گوێ ناینە ئەوەی کە طبعا ئەدەبیات هەر نووسین و شەسازی نییە لە نەتەوەکانە ئەوە خۆی بۆ خۆی ئەدەب و پێشاندانێکی تری نەتەوەیەتیە یاخوا لەرساغ بوو تەندروست بن بەمەستم بوو ئەو هەوڵە و ئەو ماندووبوونەی ئێوە باسکەم جا ئەسڵی پرسیارەکەم بۆ کۆبوونەوەی ئەم شاعیرە بەڕێزانەوە کوتم ئەزمموی ئێوە لەگەڵم فیستیڤالانە تا چه ئاستێک دەبینی شاعیری بەتوانە دروست بوو بێت چونکە ئەوەی لەلای ئێوە دیارە هێشتا مەجنیە لە بەرچاوی هەموو کۆمەڵگە دیار بوو بێ ڕوونتر بڵێم ئێمە شاعیرانی کۆنمان وەکو باسمان کردن خزمەتێکی باشیان بە ئەدەبیات کردو شاعیرانی ترمان هەیە لە ناو خوێندندا شعرەکانیان ئێستا منداڵەکانمان هێشتا لە شعرەکانی هەیە من و جگەر خوێن و ئەوانە فێر دەبن و دەڵێنەوە باشە شاعیرانی تازەی ئێمە ئەم سەردەمە ئێستا لە ژیاندان ئەمان لەکوێن تا چه ئاستێک ئێمە دڵنیاین بۆ داهاتووترمان شاعیرێکی ترمان هەیە وەکو ئەو کەڵە شاعیرانە کە ئەوانیش جارێکی کە لە داهاتوە ببنە مێژ و ناویان بوترێتەوە بەڵێ بەڵێ قوربان ئەلحەمدولیلا سپاس بۆ خوا شاعیری زۆرمانێ شاعیری عروزی شاعیری خۆماڵی بگرێ لە شاعیری ئازادی شامە خۆم قەناعەتم بە ئازاد نییە بەڵام کۆمەڵی خەڵک گەندێشتی جوانی ئازاد ئەداەکەم خۆم حەزەکەم جوان لێ بگرم بەڵام بە تایبەتی لە عروزی لە خۆماڵیە کۆمەڵێک شاعیری گەورە ناڵێم لە مستەوای ئەو شاعیرە گەورانەیە ئەوانی ژەر کاتی خۆی فێربوون ئەمانیش دەرزیان لەسەر وەرگتووە ئەمڕۆژ کۆمەڵە شاعیری گەورە هەیە کە شعری زۆر جوان ئەداەکەن کە شعری زۆر جوان پێشکەشەکەن هەم لە قەزەی پەروەردەیە هەم لە قەزەی کۆمەڵایەتی و نیشتیمانی بڵێن قەزەی خۆشەویستی لە هەموو بوارەکانە شاعیری گەورەمانەیە حتا کۆمەڵە شاعریش کە ئێمە لەم 6 ساڵە بەدواوە بەڕاستی لەم 6 ساڵ بۆ دوا لە 2020ەوە شعری عروزی هاتەوە مەیدان پێشتر تۆزێک خەریب و پەراوێزیانە خست و هەندێک بڵێن هینیانە کرد بەڵام کە هاتنەوە مەیدان شاعری عروزی بەڕاستی کۆمەڵە شاعری باشان پێگەیان و ئێمە منە ناکەین ئەمە خۆشمان لەسەر دەستی کۆمەڵە شاعری لە خۆمان بە ئەزموتر پێگەیشتوین سپاسیانەکەین خەڵکێکیش ئێمە ناڵێن مامۆستاین هیچ نین بەس خەڵکێکیش کە لە ئێمەوە شتیان وەرگتەوە سپاسی ئێمەیەکەنەوە گەورەی خۆیانە ئێمەش هەڵبەتە ئەوانیش کە ئێن ئەم زیلەی تریشکەیەن هەڵبەتە ئەمانیش ئامانجان ئەوەیە کە ئەم ئەدەبیاتی کوردیە لە لووتکەیە بێڵنەوە کە لە لووتکەیە مایەوە ئەو کاتە هەموو کەسێک خۆشیان مێژوویە کە بۆ خۆیان ئیسفادەیەکەن میلەتیش ئیسفادەیان لێکا بەس بە شێتێ شەعر لە قاڵبێکی پەروەردەی و ئەخلاقیە بێ نەک خوا نەخواسە بگەڕێتەوە بۆ هەندێک بابەتی تر هەیە بڵێن لە شعرەکانی ئاخوا نەخواسە تۆزێ لایە ئەو لادانە لەبەر ئەوەی سەرنجی خەڵک بۆ خۆی ڕابکێشە بەزەوە چەند کەسێکن
سەرنجی ڕایکێشە بەس خەڵکێکی تر گلەی لێەکە ئەڵێ کاکە ئەم شعرە نامۆیە بە کولتور و ئەدەبی ئێمە کولتوری ئەدەبی ئەمە پاکە نابێ هەندێک شتی نامۆی تێبێ لەبەر ئەوەی کە بەرژەوەندی هەندێک خەڵک ئەدەبیاتی پاکی خۆمان تۆزی ئاوا ناشرینی تێکەڵ بکەین. بەڵێ شتێکی ترکە لەلام گرنگە کە ئێمە بیزانین یاخود لە جەنابت دەپرسم کللتور بۆ هەر نەتەوەیەک گرنگی و تایبەتمەندی چییە و چۆنیش لەگەڵ زمانە ئێمە دەزانین دوشتی زۆر تێکەڵ بەیەکن بەڵام لە گەورەی پاراستنی زمان و ڕێزمانە هەم کللتور باخی هەیە لە پاراستنی کللتورا پێویستت بە زمانە ئەم دووشتە چۆن پێکەوە خزمەت دەکرێەوە ئەو هەوڵە گەورانە چین کە لە ئێستادا دەگوزارێن بۆ ئەوەی کە هەم کللتور هەم زمانمان پارێزین. پاراستنی کللتور و زمان یەکدانە بڕاون ئێستا ئێمە بۆ نمونە کوردیمچینە منتیقەیەکی عەرەبستانەوە کە دوو کورد یەکتر ببینن وا ئەزانن خەو پشتی یەکتریان بینیوە ئیتر ئەم زمانەش زمانی شەروایە کاتێ زمان لە کللتور دا ببڕێت مە خەتەرناکە بۆ نمونە لە شوێنێکی دەرەوەی کوردستانە ئەگەر کەسێک خراپەکار بێ کللتور نامانەوێت زۆر بچینە بابەتەوە کللتور خراپ بەکاربێ کاتێک ئەبینێت هاوزمانێکی لەو جێگەیە ئیسۆ بەگرێت ئەڵێ ئەمە ئەبێتە سیخوڕێک سبینێ بەسەر باشتر تێ ئەگالێ و خەمی تێگەیشتنە تەمان ئێمە مشتە بۆ تێگەیشتن و درککردنە بابەتی زمانیش لە هەرجەیەکە بێ باشتر تۆ ئەتوانین درکی پێ بکەیت. بابەتی زمان ئێستا زۆر کەسێ لە خاریج لە دەرەوەی وڵات ئێمە هینمانەیە ئەڵێ ئێمە یەک شتمان بۆ ماوەتەوە ئەوەیە نەمانێشتەوە مناڵەکانمان زمانی کوردیان لەبیر بچێتەوە هەر بە کوردی بۆمان بکرێ پیان ئەخوێنین ینی ئەمەش بە حەقەت تایبەت لە طەبەقەی ئەدیبان و شاعران و ڕۆشنبیرانە ئەو هەستینەتەوایەتیە زۆر ئەبێنێت زۆرە بیرێکە ئەوە جێگەی دڵخۆشیە باشە شکر لە چین و توێژەکانی کە شار هەمانە هاڕاتی زادە ئەسە زبانە پارێزرێت کاری چاکی لەسەرەکرێ اینجا ئەگەر لە تۆ بپرسم گلەیی بۆ ئەم سەردەما بۆ جیلی ئێستا کە گەورەیان دەکەن لەکوێیە لەسەر بابەتی پاراستنی زمان مەبەستمە ئاسایی یەکگلەیت هەبێت چونکە گلەیی ئێوە دەبێتە وانە بۆ پاراستنێکی گەورەتر. قوربان زمان ئێستا تۆ کوردیت من کوردم بچمە هەر جێگەیەک هەر بە کوردی حساب بچمە خوا نەخواسە شوێنێکە قینی لە کورد بێ بمەوێ دژی کورد بیوەستمەوە خەڵگەڵێن ئەمە مادام خوێنەکەی کوردە و زمانەکەی کووردە کەسی قەم پێ ناکە مادام زمانەکەم ناسنامەوە و مۆرێکە بە ناوچاوانمەوە غەسپە لەسرم ئەم زمانەی خۆم بپارێزم نهێڵم زمانەکەم بەلایەنێکی مەترسیدارەوە بڵێن بەلایەنێکی ترسناکەوە خوا نەخواسە بژێوی پێ فەراهەم بێنم یان خوا نەخواسە نەقسێک و حیاسوونێک بەسەر خۆما بێنم هەر کەسێک بیری زمانی بوو هەر کەسێک بە زمانی کوردی قسەی کرد کولتورەکە وا هاتووە خۆی ئەپارێزێ لە هەموو شتێک بڵێن لە خۆفرۆشی لە دینفرۆشی لە هەندێک ئەوەی تری ناڵێمەوە هەر کەسێکە زمانی کوردی قسەی کرد پێی ئەم زمانە ئەمەڭە شیرین لە من باسی زۆرینەیەکە زۆرینە شەروایە ئەگەر جەلامێکی بڵێن زۆر پابەند نەبێ بە ئاینەوەیان پابەند نەبێ بە نەتەوەکەیەوە بەڵام زمانەکەی خۆی هەر زۆر خۆشەوێت هەر زمانەکەی خۆی لەگەڵ کولتورەکەیە بەیەکەوە گرێەیە زەحمەتە هەندێک شتیش ئەبینین لەم لالا تابان ئێمە باسی زۆرینەیەکەن الحەمدولیلا ناسینان باش شتێکی کە لە جەنابتان پرسم ئێمە شاعیرانی کۆنمان کە دەخوێنینەوە لە سەریان ئەوان هەمویان خاوەن زمانێکی زۆر پارا و پاکی ڕەوانبێژیش بوون لە هەمان کاتدا بە زمانەکانی دەوروبەریشیان وەهابوون لە کاتێکا کە ئێمە زۆربەی شاعیرە بە تواناکانمان نەک تەنیا بە کوردی بە فارسێکی زۆر ڕەوان نووسیویانە بە عەرەبێکی باش نووسیویانە بە تورکێکی باش نووسیویانە بەڵام لە هەر خودی ئەم کەسانە پارێزەری زمانە کوردەکەی ئێمەش بوون و داڕێژەری ڕێزمان و ئەدەبیاتی کوردی بوون
ئێستا بۆچی لە سەردەمی ئێستەیە ئەوەی ئەگەر بێت و چەند وشەیەکی بیانی لە ناو قسەکانی بەکاربێنێ هەست ئەکا زانیارترە و هەست ئەکا کەسێکی ڕۆشن بیرترە ئەم جیاوازیە چی دروستی کردووە بۆچی وایە ئێمە ئەوسا ئەو کەسانەی کە زمانی بیانیان دەزانی جوانتر زمانی کوردیان بۆ خود دەکردەوە بەس بۆ ئەوەی ئێستا کە زمانێکی بیانی بزانێ ئەچە زمانە کوردیەکە کاڵەکاتەوە ئەگەر لە کەمینەش بن بەس ئەمێ بزانم لە دیدگە و بینینی ئێوە ئەمە بۆ وایە والله بعضێک مووقیفەیە کە تێی ئەکەویت بعضێ مووقیفە کە تێی ئەکەویت ناڵێم خەزاڵەتی بۆ نمونە من جارێکیان کەوتمە مووقیفێکی واوە جا حەزەکەم تێ بکەیت لە پێیجە نێودەوڵەتیەکانە شاعیرێک وشەیەکی کوردی کردبوو بە سەروە بەڵێ پیتێک وشەیەک نەک پیتێک چوار پیت بوو وشە شیتیا بوو منی جوامەزانی کوردە تەمە زۆر شاعری کوردی بەڕێز هەیە شعری کوردیش ئەنووسن شعری عەرەبیش ئەنووسن لە پەیجە نێودەوڵەتەکانە من وامەزانی کوردە پەیوەندی پێوە کرد وتم فڵان کەس وەکو ئەو سەروایە داناوە کاکە بینووسە تێبینیەک بنووسە کە ئەم وشەیە کوردیە نەوەک سبەینێ پاش چەند ساڵێکی تر 100 ساڵی تری بەسەرا بڕوە ئەو وشەیە عەرەبەڵێ هی منە بۆیان تێگەشتم کاتێکم زانی سێرەکەم ئەمە عەرەبە نازانم ئێمە عێراقی نەبوو نازانم وتی کاکە ئێوەی کورد زۆر سەیرن هەزارەها وشەی عەرەبی ئەهێنن لەناو ئەدەبیاتی خۆتانی پێ دەوڵەمەنەکەن کەچی ئێمە یەک وشەی کوردیمانە ناکسە خراپ زەرگی ژانی کرد پێدوتین وتم ئەزیزی دڵم ئەو وشانەی کە ئێواڵەن عەرەبین ئێمە لە ناو کللتور و ئەدەبی خۆمانە 900 ساڵ تاریخی شعری خۆمان ئەو وشانە لە ئەدەبیاتی ئێمەیە هەبوون ئێوە چێن تاکو خۆتانکەن وتی وەڵ حاڵتوڕە بووتی ئەگەر بەدەست من بێ نایڵم یەک وشە عەرەبی لە ناو ئەدەبیاتی کوردیە بەکاربێنیت ئێمەی کوردیش ئەگەر ناڵێم ڕاست بێژین ئەلحەمدولیلا ڕاستگۆین بەڵام حەقە هەتاکو وشەی کوردی پەتی هەبێت نەچین بەلای وشەی ئیقلیمیە کاتێ وشەی ئیقلیمی مەگەل لە حاڵەتی شعری زەروریە وشەیەکی ئیقلیمیت پێویست بێ دایڕێژی ئەوش دەوڵەمەنی ئەکا بابەتەکەت ئەجینا وەڵا ئەمەی کە تۆ ئەڵێ شتێکی باش نییە ئێمە خۆمان کردبین و بچین وشەی لاتینی بێنێنان ئیقلیمی بێنین لەناو شعرەکانمانەیان نووسین و کتێبەکانمانە بیهۆنینەوە ئەوە بە شتێکی باشی نازانم بەڕاستی ڕاستە دەمە بێمە سەر باسی فیستیڤالەکە و کۆتایی وەک دەست پێکم بابەتی فیستیڤالەکەتان بوو کۆتایی پرۆگرامەکەشمە لەسەر فیستیڤالەکانی جەنابتان بێ ئەم فیستیڤالە خاڵی گرنگ و بەشداریکردن یاخود خاڵی هاندەری بەشداریکردنی شاعیرەکان چین لە فیستیڤالانە ئەم فیستیڤالانەی ئێمە تقریبان لە فیستیڤالە وابزانام 130 شاعری بەڕێزە بەشداریان کردووە کە مافی بیتۆمان لەسەر بەکار چەسپاندووە لەسەریان کە پابەند من بە ڕێزمان و بە ناوەڕۆک و بە بڕگەسازی و بە بنەما بنشینیەکانی شارەوە هەر شاعیرێک پابەند نەبێ پێی لە فیستیڤال دوورەخرێتەوە و دوو لیژنەی داوەری بە ڕێزیشمانەیە لیژنەی هەڵسەنگاندن لیژنەی پرۆفایل ئەگەر خوا نەخواسە هەڵەیە لەسەر لیژنەی داوەریە تێپەڕێ لیژنەی پرۆفایل ئامانجیشمان ئەوەیە شعری کوردی لە لووتکەیە بهێڵینەوە وە زمانی کوردی بپارێزین نێڵین زمانی کوردی بەهۆی هەندێک شتەوە بڵێن کەم و قەت و خواروخەچی تێبکەوێیان تاشینی تێبکەوێت چکم تاشین وشە تاشین وشە شکاندن تەقتی ڕێزمان شکاندن ئەوە بڤەیە لە نەزەری ئێمەوە کە شاعری بەڕێز تەمەن هەموو شاعر ئارەزی خۆیەتی بەڵام کاتێکە ئەڵێ من شاعرێکی نەتەوی ئەدەبیاتم ئەدەبیم ئەبێ پابەند بێت بە بنەما بنشینەکانی شعری کوردیەوە شعری کوردیش یەکەم لەسەر سەروا بڕگە ناوەڕۆک ئیملا لەسەر ئەو چوار ئەساسەدا ئامەزرێت یەکیان ئیملایە هەر کەسێ پابەند نەبێ بە ئیملاوە شعرەکەی لە ئەدەبیاتی کوردیا تۆمار ناکرێت لە ئاوا لە کاتێکی بڵێن ئەچێتە فیستیڤالەوەیان شوێنێکی هەڵسەنگاندنەوە کە ئینی لەسەرەکان سیرەکەن ئەمە وشەشکانی تاکردوێ لە ئیملای هەڵی کردووە لێرە پێ ئەڵێن ئیستۆپ یان خۆت چاکە یان ئەم شارەتینی ئەوە نیە لە ئەدەبیاتە تۆمار بکرێن بابەتی ڕێزمان و بابەتی هەموو وشە سازەکان ئێوە سەرچاوی سەرەکیتان لە مێژووی کوردیەوە بەڵێ قوربان لە مێژوو لە لای شاعیرەکان سەرچاوەکان ئامادەن بۆی ئەوانش مافی ئەوانە بێ بزان لە چ سنوورێکدا دەنووسن قوربان بەڵێ پێمان وتونەوەشی کە شاعیر بە خۆی زانێ بنەما بنچینەکانی شەعر چییە ئەوەی کە شاعیر بێ زۆر شاعیر هەیە بڵێن ئەگەر لەم ڕۆژەیە 1000 شاعیر هەبێ لەوانەیە 900 شاعری نەزانێ بنەما بنچینەکانی شەعر چییە لەوانەیە 100 شاعیر بزانێ ئەو 100 شاعیرەش کە ئەزانن ئەوە بەسە بۆ ئەدەبیاتی کوردی ڕاستە
هەڕاستی زیادە من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستان ئەگەر باسم لە تایبەتمەندی بە بەرهەمەکانی جەنابەت و باسمان لە ئەو ناوەڕۆک و هەست و سۆزە نەکرد لەبەرەوەیە ئەزانم چەندی چاپێکەوتنی ترتان هەبوو هەر پێشەم پرۆگرامە من خۆم سەیرم کردوون لە زۆر شوێنی کە جەنابەت باسیێرەشار کردومانە و هەب لێرە لە لای خۆمان لە ئەرشیفی خۆمان هەمانە حەزم کرد ئەم پرۆگرامەیان تایبەتتر جیاوازتر لەسەر کار و ماندووبوونەکانی ئێستان بێ وادار بەدڵت بێ ئەگەر شتێک مابێ لە لات گرنگ بێ من نەمپرسی بێت کاتی کۆتای پرۆگرامەکە دەدەمە جەنابتە. وەڵام من زۆر سپاسی کەناڵە بەڕێزەکەتانەکەم کەناڵی سلێمانی زۆر سپاسی کارمەندە بەڕێزەکەتانەکەم کە هەموو جارێ ڕێز لێ ئێمەیەگرن زۆر سپاسانەکەین ئەوەی کە ئێمە داواکاریمان لە بەڕێستانەوە بێ ئەگەر لە کاتی فیستیڤاڵەکانمانە یان شاعران بەسەر بکەنەوە هەندێک شاعری جوانمانەیە کە پەراوێز خراون لە گۆشەکانە کە زاوڕیان لێ نایەتەوە شاعریش تۆزێ طەبیعەتێکی هینی هەیە بڵێن چۆن بڵێ ئاوا بەنازە حەز ناکا بە کەس بڵێ کاکە ئادەی کۆڕێکم بۆ بکەیان مقابلەیان چاپێکەوتنی ئەگەر خۆتان گەورەی بنوێنن ئاوا لە ڕێگەیەکەوە ئەو شاعرە بەڕێزانە بەسەر بکەنەوە ئەوە جێگەی دەستخۆشیە زیاتری بەدڵنیاییەوە ئێمە بە ئەرکی خۆمانی دەزانین و تایبەتتر خزمەتکردن بە کولتور و بە زمان ئەوە ئەرکی سەرەکی هەر هەبوومانە زۆر خۆشحاڵ بووم لە نزیک و لەگەڵ جەنابەت دانیشتم سوپاس دەکەم کاتێکی خۆش بۆ تۆ ئەخوازم بۆ بینەرە بەڕێزەکانمی دەخوازم هیوادارم ئێوەش وەک لە سەرەتاوە پێم وتن هەستان بەو هێز و وزە ئەرێنیە کردبێت کە ئێمە کێمان هەیە لە پشت پاراستنی ئەدەبیات و ڕێزمان و وشە کوردیەکانمانەوە ئەوەی دەمێنێتەوە وەکو تاک لە نێو کۆمەلگا هەمومان زۆر بە ئاگابین زۆر وریابین لەوەی کە ئێمە هەمومان پێکەوە ئەبێ یەک دەستی یەکگرتوو بین بۆ پاراستنی ئەدەبیات و ڕێزمان و وشەسازی نەتەوەکەمان ئەوەی دەمەوێت و مەبەستمە بیڵم مافی هەمووانە فێربوون مافی هەمومانە کێبڕکێی ژیان لە سەرکەوتن و فێربوون و زانست و زانیاری کۆکردنەوە بەڵام تکایە با هەمومان بە ئاگایی و منداڵەکانمان فێری زمانە بیانیەکان کەین فێری زمانی بیانیان کەین نەک بیانکەین بە بیانی باوەکو کوردێک منداڵەکەت بە ئینگلیزی بە فارسی بە تورکی بە هەر زمانێکی دیکەی جیهان بێت بدوێت نەک وەکو ئەوەی کە ببێتە بەشێک لە ئەو کەسانە چۆ دڵنیا بن لە سەرەتا تا کۆتایی هەر دایک و زمانی دایک و هەر نەتەوەکەی خۆی سەربەرزتر و جێشانازی تری دەکات بۆیە ئێمە دەکرێت هەمومان بەڕاستی و شتێکی باشیشە هەموو زمانەکانی جیهان فێر ببین بەڵام وەکو کوردێک نەک وەک ئەوە سوپاسانەکەم هەر بەختەوەر و تەندروست باش بن جارێکی تر سوپاس بۆ جانان